تاریکی ڕووناکی بەردەوام دەبێت واتە ئەی ئەو گەنجانەی کە دەرێن مەعاش نییە دامەزراندن نییە نازانین چ بکەین نە مەصرفمان هەیە زەواجێ بکەین نە مەصرفمان هەیە بیزنسێ دەست پێ بکەین بەڵکو دەتانبرێم هەیکەلی سیستەمەکەی مەیگۆڕی زیاتر بە نێودەوڵەتیکردن و زیاتر پرۆفێشنەڵکردنی و ئاسانکردنی و زیاتر خەرک لە ماغازی بیت و بتانین زیاتر خەرک ڕاکێشین لە بۆ بیزنسەکەمان و خەرکیش زیاتر سود لەمە ببینین. سڵاو من ناوم کۆژیان ئەکرەم عەبدولواحید مستەفایە طبعا کچە کۆیەمە و خەرکی شاری کۆیەمە ئەوڕۆکە کە بەشداریم کردیا پرۆژەکەم چییە کارێکی مقاولاتە کە یەکێک بە سۆرانی قسە بکە کوردی سۆرانی دەتام وای لێ بکەم بە 4 هەفتە لە بۆ 6 هەفتە یەکسەر زمانی ئینگلیزی قسە بکە تەرجمە بکە بنووسی بخۆنتەوە تێبگا هیچ مشکلەی نەبی ئەمەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە بە شێوەیەکی طبی و بە شێوەیەکی VIP و بە شێوەیەکی زۆر عیلمی ئیشەکەیان یعنی ئەو فێرکاریەیان لۆ دەکەم یعنی ئەمن سیستەمی دەرونی بەکاردێنم ئەمن چەندین علم بەکاردێنم وەکو هەیکەلی مێشک دەمارەخانە سایکۆلۆجی جگە لەمەش ئەو ئینگلیزی کە فێری دەبن ئاوێتەی دەکەم بە ژیانیان یعنی تەنها فێربوون نییە تەنانەت تەدریبیشیان پێ دەکەم لۆیە ئەوەندە بە خێرایی فێر دەبن و ماشەڵڵا تەڵەبەکانیشم زۆر باشن هەتا ئێستا پرۆژەکەی ئەم 6 مانگیە طبعاً ئەم ڕێکخراوە هاتن سەرەڕای ئەوەی کە ئەو بیزنسەمان هەبوو چەندین شتی دیکەیان پێبەخشینە وەکو ڕاوێژکاری دەرس گۆتنەوە چەندین تەکنیکی بازرگانیان پێگوتینە کە گەشەیان بە ئیشەکەمان کردیا باشتریان کردیا و نێودەوڵەتی تریان کردیا کە ئێستا کە حالیان ئەمن فقط کورد فێری ئینگلیزی ناکەم بەڵکو چەندین شتی دیکەش دەکەم چەندین شەقاوی گەورەش دەهاوێم بەهۆی ئەو ڕێکخراوە کە یارمەتیان داین و وعیان بەرز کردینەوە لە جیهانی تیجارەت و بیزنس حاليا طلبي زانكوي كويما لبشي قانون تلقى لماش تسندين شهادة دي كم هي بونا من اي بيزنسا شهادة دبلوماسية شهادة قشي بيداني خودية او انا مهمو هي من تنانات 6 زمان دزانا منك تنها يبدو 3 زمان هربها مان او رقايا كفير بوينا كطلبة كانوا فير دكم همان رقام بكار هنايتو ولا سرقهم زماني زور قرصيش فير بويما بونا من فرنسيا ألمانيا تقلمش زماني عربي أمر خوم دومان قمويست كم ترلا دومان قمويست يكم زار بابا كردي نامقلو همو آفرتان بنيرم تكايا ايوا جوهرن خوا انقوي دايا بو دنيايا سببك أونية فقط لمدبق ولا تشيشت خانة ولا شتي بسيط كو ببيتو أوانات هيتس أو التزامات أنا دكلي بەڵام هەریەکە گەوهرەکە تکایە ئەو جوانێکە خوا پێی داینە دابەشیکەن لەگەر کەسانی دیکە بیزنس دەست پێ بکەن نەزانن قەینە لە شتی گچکە دەست پێ بکەن غەرە تێ بکەن شکست بینن هەستنەوە کێشە نییە تەئکید ئاخیری سەر دەکەون لە بوارێک سەرکەوتوو نەبوون بزان لە چ بوارێکی دیکە تکایە ئەو گەوهرەی کە خوا بەنگۆیدایە خەساری مەکەن و پێشکەشی عالەمی بکەن پێشکەشی ئەو دنیای بکەن. I really want to thank Jinha, the agency of Jinha, for its work that it has been doing for the ladies within Kurdistan. So I really want to thank them and keep on going with the good work. خاوەنی پرۆژەی خنزیلە خان بۆ کاری دیزاین و وێنەکردن لەسەر شوشە و تەختە بەگشتی کارەکانمان دوو بەشن کاری کوردەواری و کاری مۆدێرن کارە کوردەواریەکانمان بریتینە لە نەخشی جەمەدانی و نەخشی هەوری و تاق و کۆنی کوردەوەکان هەروەها کارەکتەرە کوردەکان هەروەها کارە مۆدێرەکانمان ئەوانیش بریتین لە بەپێی داواکاری یاخود لاین ئارت یاختەر مۆدێلێکی تری کە بەپێی داواکاری بێت ماوەی ساڵێکە خۆم ماوەی زیاتر لە ساڵێکە خۆم ئەو کارە دەکەم بەڵام لە 6 مانگی ڕابردوودا بەشداریم لە پرۆگرامی داهاتوویەکی سۆز و دیجیتال کرد هاوکاریەکی زۆر باش بوو لە بۆ من وای کرد زیاتر کارەکەم بەرەو پێش بەم زۆرم سوود دەبینی ڕێکخراوەکە هەر بەردەوام بووم و دوای واسێنان لە ڕێکخراوەکە شەرەبەمیشە بەردەوام دەبووم لە کارەکەم تا ئەو کاتێ شوێنێکی تایبەت بە خۆم دەبێت کارە دەستیەکانم هەم وەکو گەلەریەک بی ئیشی تێدا بکەم هەمووش بفرۆشم تێدا ڕاستە من پاڵپشتە داریایەکەم وەرنەگرتووە بەڵام هاوکاریەکی زۆرم بووم بەهۆی ڕاوێژکارەکانەوە چەند ڕاوێژکارێکی باشمان ناسی توانیمان وا بکەین کە بزنسەکە بەڕێوە بین لە ڕێگای مارکێتینگ و گرین و چەندین بابەتی تر
خۆم هێشتا خوێندکارم خوێندنم تەواو نەکردووە بەڵام بیرۆکەی ئەوەم هەبوو ئیشی خۆم هەبی و بزنسی خۆم بکەم چاوەڕێی ئەوە نەکەم کە دابمەزرێم لەو بەشی کە خوێندنی تێدا دەخوێنم دەستم کرد بە کارەکانی خۆم و پێویستە ژن لە ماڵەوە بێنە دەرەوە کارەکانی خۆیان ئەنجام بدەن بە هەر جۆرێک بێت و نەترسن بەرەو پێش بڕۆن. ڕاوین دامەزرێنەر و بەڕێوەبەری ڕێکخراوی ماڵی داهێنان. ڕێکخراوی ماڵی داهێنان ڕێکخراوێکی قازانجنەویستە کارەکە لەسەر پەرەپێدانی تواناکانی گەنجان بە تایبەتی لە بوارەکانی تەکنەلۆژیایە. پرۆگرامێکمان هەبوو بە هاوکاری یەکێتی ئەوروپا و کۆماری فیدراڵی ئەڵمانیا لە ڕێگەی جایزەتی ئەڵمانیەوە. پرۆگرامەکە کاری لەسەر داهاتووی سەوز و دیجیتاڵە کرد واتە هاوکاریکردنی خاوەنکارەکان بە سەوزکردنی و دیجیتاڵکردنی کارەکانیان. ئەم پرۆگرامە لە سەرەتاوە پلانمان هەبوو کە ڕێژەی لە 150 بەشداربووەکانمان خانمان بن خاوەنکاری خانم بە خۆشحاڵیەوە لەبەرەوەی کە ئێمە سەر و 2000 کەس فۆرمی پڕکردەوە هی بەشداریکردن لە پرۆگرامەکەدا و کە سێری بەشداربووەکانمان کرد ڕاستی خانمان بەشێکی زۆریان فۆرمەکان پڕ کردبووەوە و خاوەنکاری زۆر باشی تیا بوو لەبەرەوە ئێمەش ئەو دەرفەتی لە 150مان زۆر زیاتر کرد بۆیان کە ئێستا بە نزیکەی لە پرۆگرامەکە لە 170 پرۆگرامەکە بەشداربووەکانی خانم بوو خاوەنکاری خانم بوو لە 130 بەر پیاوان کەوتبوو کە ئێمە هەوڵمانەیە باڵانسیشی بکەین بەڵام بەڕاستی پرۆژەکانیان زۆر جوان بوو هەم لە دواییشە لە پرۆسەی هاوکاریکردنی داراییەکەیە خانمان پشکی زۆر زیاتریان بەرکەوت لەبەرەوەی کە بە هەمان شێوە پرۆژەکان و پلانی کارەکانیان زۆر جوانتر بوو ئەتوانم بڵێم لە بەشداربووە 50 کەش کە هاوکاری داراییان وەرگرت سەر و لە 160یان هەر خانمان بوون کە هاوکاری داراییان وەرگرت بۆ گەشەپێدانی کارەکانیان. بە دڵنیاییەوە ئەوانەی کە بەشداریان کردبوو یەکەمش دەبێ و کاری کە هەیەە لە 6 مانگ کەمتر نەبێ واتە 6 مانگ زیاتر بێ کارەکەیان دامەزراند بێ و ئیشی تیا بکەن و دەبێت تەمەنی کەسەکە لە 18 ساڵ بۆ 35 ساڵ بێ واتە بە گەنج بێت ئەمانە پێوەری سەرەتایی بوو لە نێویە ئێمە زیاتر هەودەفیشمانەوە بوو کە هاوکاری کەسانی گەڕاوە بکەین کە لە ئەوروپا گەڕاونەتەوە یاخود کەسانی خاوەن پێداویستی تایبەت یاخود ئەو کەسانی کە ئاوارن واتە ئێمە تەنها دەرفەتەکەمان نەیەوە بە خەڵکی خۆمان بەڵکو هۆڵمان ناوە ئەو کەسانش بەشداری بکەن و ئەو پێوەرانش عینەنشت ئەوە بووە کە چەندێک کارمەندیان هەیە چەندێک پلانی کارەکانەوەی کە کارەکان گەورە بکەن چەندێک خەونی گەورەتریان هەیە بۆ گەورەکردنی لە شوێنەکانی کە ئەمانە هەمووی پێوەەر بووە بۆ ئەوەی کە ئێمە بزانین چ کارێکە توانێت بەشداری بکە لەگەڵمان لە 5 شوێن شار و شارۆچکە لە شاری سلێمانی لە کۆیا لە ڕانیا لە دهۆک لە کەلار ئێمە لە شاری کۆیە 12 کەسمان وەرگرت بوو لە پرۆگرامەکەیە و لەو 12 6 کەسیان هاوکاری داراییان وەرگرت و شەشەکەیان هاوکاری داراییان وەرنەگرتووە لە ئێستا ڕاستەکەی من چونکە خۆشم خانم لەبەرەوەی خریجی بەشێکیشم کە زۆر تەکنیکیە دەزانم دۆزینەوەی هەلی کار بۆ خانمان چەندێک زەحمەتە لە ناو بازاری کاری ئێستاە لەبەرەوە بەدایمی هەوڵی ئەوم ماوە کە لە کارەکانمانە زۆر هاوکاری خانمان بکەین بە خۆشحاڵیەوە تا ئێستا زۆربەی بەشداربووی پرۆگرامەکانمان خانمان بووە چونکە من باوەڕم وایە کە خانمانیش ئەبێت خاوەنی داهاتی خۆیان بن لەبەرەوەش کە خاوەنکارێکی خانم ئەبینی زۆر دڵم پێی خۆشە بێ و پێم خۆشە کە ئەوانیش لە هەمان کاتە هاوکاری خانمانی کە بگرن دەستیان بگرن بۆ ئەوەی کە بیان خەنە سەر کار لەگەڵ خۆیانە و دەرفەتی کاری زیاتر بۆ خانمان بڕەخسێنین.